زانکۆی سلێمانی دەڵێن بۆ لێکۆڵینەوە لە ڕاستی دۆسیەکان. لیژنەی لێکۆڵینەوەیان لە سەر مامۆستاکەیان لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان پێکێناوە. دەنگی ئەمریکاش لە سەروردەکاری لێکۆڵینەوەکە بەدواداچوونی کرد. بەڵام هەوڵەکان بێ ئەنجام بوون و پێدەچێت بەهۆی هەستیاری بابەتەکەەوە بێت کە زانکۆکە ئامادەی لێدوان نەبێت. بەڵام مامۆسایەکی ئاینی دۆسیەکە بە مەترسیدار ناو دەبات و لە دژی بەهاکانی ئیسلام ناوی دەبات. شریعەتی ئیسلامە ئێمە کۆمەڵی خەڵکمان هەیە بۆ نمونە مامۆسا و خوێندکار، بۆ نمونە دکتۆر و نەخۆش، بۆ نمونە کڕیار و فرۆشیار. ئەمانە یعنی کۆمەڵک خەڵکن وەکو مەحرەموان دراوسێ، ئەمانە وەکو مەحرەموان چاوێکی تایبەتیان لەسەر یعنی ڕێزی تایبەتیان هەیە، بە هیچ شێوەیەک جایز نییە واز لە مەسلەی تەمەنەکەش بێنە کە جیاوازی لە نێوان تەمەنەکەیە ناکرێ تۆ بێ میهنەکەت، کەسایەتیەکەت، شخصیەتەکەت، شوێنەکەت، ئیشەکەت بیکەی بە قوربانی بۆ شتێکی تر. چونکە ئەو کەسانەی کە ئەبن بەڕێبەر، ئەو کەسانەی کە لە کۆمەلگایە جێگە و پێگەیشی خوان هەیە بە حورمەتی خوان و ئیشەکانی خوان بگرن. دەنگی ئەمریکا لەگەڵێکێک لە خوێندکارەکانی کۆلێژەکە قسەی کرد. خوێندکارەکە وتی چەند کچێکی هاوڕێی ئەم بابەتیان لەلا کردوێتەوە و باسییان لە ڕاستی ڕووداوەکە کردووە. بەڵام لەبەر هەستیاری بابەتەکە ئامادە نەبوو هیچ قسەیەکمان بۆ بکات. ئەمە لە کاتێکدایە لە دوو بەیاننامەی جیاوازدا کۆمەڵێک مامۆستا و خوێندکاری کۆلێژەکە دەڵێن بابەتەکە ڕاستە و داوا دەکەن حکوومەت دۆسیەکە بە جددی وەربگرێت، ئەگەرنا کاردانەوەی جیاوازیان دەبێت. پارێزەرێکیش دەڵێت گەر دۆسیەکە ساغ ببێتەوە ئەوە بکرد و مادەی یاسایی دەیگرێتەوە بۆ سزادانی. لە مادەی 396 سزاکە هەتاکو 7 ساڵ ئەبێت، لە 7 ساڵ زیاتر نەبێت و ئەمە تونتر ئەبێتە سزایەکی تونتر ئەگەر ئەو کەسەی بەم کارە هەستاوە با بڵێین ئەرکێکی گشتی هەبێت، وەزیفەیەکی گشتی هەبێت، یا پیاوی ئاینی بێ یا پزیشک بێت. بۆیە لەم حاڵەتەیە سزاکە بۆ 10 ساڵ زیندانیکردن ئەڕوات. حاڵەتێکی ترمان هەیە ئەگەر بەدەر لەمەوێ سکاڵا دروست نەبێت. یاسایەکی کەمان هەیە کە یاسای بەرزەفتکردنی فەرمانبەرانی دەوڵەت و کردی گشتیە کە لەویا لە بڵێین مادەی هەشتەما زۆر بە جوانی هەم بۆ ئەو دوو حاڵەتە هەم سزای فەسەڵ و هەم سزای عەزلی داناوە. ڕۆژ بە ڕۆژ کاردانەوەکان زیاتر دەبن. هەرچەندە ڕابەری سەلەفیەکان ڕەتی کردەوە کە تێوەگلابێت لەو دۆسیە و بە دژایەتیکردنی خۆی ناوی بردوو. ئەمڕۆژ لە بەیاننامەیەکدا بە ناوی ئەنجومەنی کۆلێژی زانستە ئیسلامیەکانەوە بابەتەکەیان بە تۆمەت و ناوزڕاندن ناوبردووە. پێچەوانەی ئەوان بەشێکی زۆری ڕای گشتی بەلادان لە ئادابی کۆمەلگا بابەتەکە ناوزەند دەکەن و بە مەترسی لەسەر داهاتووی کۆمەلگە دەیبینن. مادام ئەم قەزێ زۆوا کەمە ئیشی حکوومەتە یاسای کۆدەکە ئیشی سامکۆیەستی لێ کۆمەدانێ ئیشی پیاوانی ئاینیەکە لەسەر ئەوکیەوە ئاینیانە بۆستن کە ئاین بۆ دەژۆندیشت سخۆیان بکاپێنن بۆ وەزیفەی کۆی چنی کێژەکانە لەسەرنکەی سەردوەستن و بێتە کەسێکی چیتی و بە کێشە بکرێ وای کێشێک لە بۆ مەگەی ئەمیا قسەی لەسەر نەکرێ بە بڕای من کێشەی گەورەمان بۆ دیزەخم. ئێستا دۆسیەکە پێی ناوەتە قۆناغێک کە ئاسان نییە مشتومڕەکان لەسەری بە ئاسانی کۆتاییان بێت. بۆیە ئەوەی ئێستا ڕای گشتی چاوەڕوانێتی دەرەنجامی کۆتایی کاری لیژنەکەیە لەسەر ئەم بابەتە. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.